ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە لە ژیانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە متمانەی نێودەوڵەتی بوونی بەدەستهێنا لە ڕێگەی ڕێکخراوی ئەسێک کە ڕێکخراوێکی بەریتانیا بۆ پێدانی متمانە بە زانکۆ و پەیمانگا و ناوەندە زانستی و ئەکادیمیەکان. لە ڕاستیە ئەم کارە کارێکی گەورەیە کە چەندەها ستافی زانکۆ هەر لە سەرۆکی زانکۆ و هەروەها ڕاگرە بە ڕێزەکان سەرۆک بەشەکان خوێندکاران و قوتابیانمان کاریان لەم بوارەدا کرد و لیژنەیەکی تایبەت بە سەرۆکایەتی برای بەڕێزم پرۆفسەر یادە دکتۆر ڕەوف کەریم ئەم کارەی گرتە دەست و ماوەی چەند ساڵێکە بە چڕ و پڕی کار لەم بوارەدا دەکرێت کە ئەم متمانە نێودەوڵەتیە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەدەستێنەوە. لە ڕاستیە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستیەوە ئەم دامەزراوە ئەکادیمیە ڕێگە پێدراوە و هەروەها متمانە پێکراوە بۆیە زانکۆ لەگەڵ ئەم ڕێکخراوە متمانە پێکراوە کاری کرد. ئەگەر بێت و باز لە کارەکانی ئەم ڕێکخراوە بکەین و لەسەر زانکۆ ئەم متمانیان بەخشیوە ئەتوانین بڵین هەڵسەنگاندنیان بۆ دڵنیایی جۆری و هەروەها ژیانی زانکۆی خوێندکار سەرچاوە مرۆیی و کارژێڕیەکان و هەروەها دامەزان و بازارسازی بینا و هۆڵ و بواری تەندروستی و سەلامەتی هەروەها بە ئەنجام گەیاندنی کۆرس و ئاستی فێربوون. لە ڕاستیە ئەم کارە گەورەی لەوەدایە کە ئەم زانکۆیە وەکو زانکۆ پێشکەوتەکانی دنیا بۆی هەیە بچێتە کێبڕکیەکی زانستی ئەکادیمیە و خوێندکارەکانی ئەتوانن لە هەر شوێنێکی ئەم دنیاە بتوانن خوێندنی باڵا تاوکەن ئەویش بە ئاماژەکردن بەوەی کە ئەم زانکۆی و بەرنامەی خوێندنی ئەم زانکۆیە متمانە پێکراوە لەلایەن ڕێکخراوێکی دامەزراوەیەکی وەک ئێسیکەوانێ. هەروەها ئەتوانن خوێندکارانمان دوای تەواوبوونیان لە هەر شوێنێکی دنیا داوای دامەزان بکەن چونکە ئەم متمانەیە ئەو کارەشان بۆ ئاسان دەکات. من لە کاتێکا سوپاسی هەموو مامۆستایان و ستافی زانکۆ دەکەم کە بە شێوەیەکی ڕێک و پێک و لیژنەی ئاماژە بکراو کە کارەکان ئەنجام گەیان ئەمە بۆ خۆی کارێکی گەورەیە بۆ کوردستانی ئازیزمان کە بتوانین بە بەردەوام زانکۆکانمان بە نێودەوڵەتی بکەین. زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئاشکرایە کە لە دوایین پۆڵێنی وەربەمەتریکسا کە پۆڵێنێکی جیهانیە توانی لەسەر ئاستی زانکۆ تایبەتەکانی هەرێم و عێراق پلەی یەکەم بەدەستبێنێ، لەسەر ئاستی زانکۆ تایبەت و حکوومەکانی هەرێمی کوردستان توانی پلەی سێم بەدەستبێنێ، لەسەر ئاستی نێودەوڵەتیش زانکۆ لە پلەیەکی زۆر بەرزدایە کە 3749 کەواتە ئەگەر بێت و باز لە ژیانی زانکۆیی و لە بواری ئەکادیمی بکەین زانکۆ توانیوێتی بە بەردەوام لە نێوبوونەوەدا بێت. بۆیە ئەم کاری متمانەیەش کارێکی گەورەیە کە خوێندکاران و قوتابیانمان دەتوانن شانازی پێ بکەن و ئێمەش وەکو ستافی زانکۆ هەموو شانازی دەکەین بەم کارەوە. لە ڕاستیاوە ئاماژەم پێکرد هەم خوێندکارانمان ئەتوانن باز لەوە بکەن کە ئێمە متمانەیەکی نێودەوڵەتی ڕێکخراوێکی یاخود دامەزراوەیەکی وەک ئێسکمان هەیە کەواتە پرۆگرامی خوێندن لە زانکۆیە پرۆگرامێکی باوەڕ پێکراوە لە هەموو جیانە. لە لایەکی ترەوانێ ئەگەر بێت و باز لە هەلی کار بێ ئەوانەی کە دەرچووی ئەم زانکۆین ئەتوان لە هەموو دنیاە بە بۆنەی ئەم متمانەیەوانێ هەلی کار بەدەست بێنن. لە ڕاستە ئەکەوێتە سەر زانکۆکان خۆیان چەند ئەچن بەرەو پیری ئەم کارە. هەندێک زانکۆی کەم هەیە پێم وایە لە کوردستانە کاریان لەسەر ئەمە کردووە، بەڵام زانکۆی گەشەپێدان هەر لە سەرەتاوە پێشەنگ بووە بتوانێت لەم بوارە کاربرێت. ئەگەر بێت و باز لە متمانەکەش بکەین کە ئەمە وێنەیەکی ئەو متمانە لە ناوەن دامەزراوەی تایبەت بە پێدانی متمانە کە هەموو بڕگەکانی تایە و ئەمە کارێکی گەورەیە وەک باسم کرد کە زانکۆی گەشەپێدانی مرۆیی توانیوێتی لەسەر ئاستێکی باش ئەو متمانەی بەدەست بێنێ و باشترین زۆری متمانەکەشی مسۆگەر کردووە. زۆر سپاسانەکەم.